سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی ئازیزان. لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری بابەتێک دەبن بە ناوی دنیابینینی چینایەتی لە چیرۆکی تەنیا حەوت هەنگاوی عەبدوڵڵا ئەحمەد سادقدا لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا سلێمان مەشقە. تۆ نابڕێکی کورد ئەگەڕێمەوەلاتە. گەڕانێک بە نێو سەرزەمینی دەقدا. تەنیا حەوتەنگاو ئەو چیرۆکەیەکە لە زمانی کەسی یەکەمەوە یان منی چیرۆک نیوز بەسەرهات و ئازار و خەون و ئومێدی جیهانێک دەنەخشێنێ کە ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان بەسەرهات و خەون و ئومێدی هەر هەمومان بووبێت. خەون و ئومێدی گەیشتن بە جیهانێکی خۆش و پاک و پڕ لە ژیان، جیهانێکی خاڵی لە هەژاری فستەم. ئەم خەونە هەرچەند ڕەوایە لەگەڵ ئەوەشدا پڕجوویەک نایەت بیکاتەوە و خەونەکە بگۆڕێ بەڕاستی. گرێ ئەم خەونەش لە سیاقی مۆنۆلۆگی نووسەر لەگەڵ خۆی و بە پشبەستن بە فانتێزیا دەمانباسە کەنارەکانی مەبەست. نووسەر بە پشبەستن بە خەیاڵ و ڕاگەزەکانی تری تەکنیکی چیرۆک بە تایبەتیش شەپۆلی هۆش ویستویەتی دەرگایەک لە نێوان سنوورەکانی ئاگاهی و نائاگاییدا بکاتەوە، واتە تەواویە واقعیەتەی کە لەسەر ئەرزی واقعدا بوونی هەیە خراوەتە نێو بۆدەقەی خەیاڵ و ئاگایانە خوێنەری بۆ کەمەندکێش کردووە. هەرچەند لەسەر ڕووبەری هەندێ پاراگراف و دێری چیرۆکەکە خوێنەر لەمسی پنتکی جۆگرافیا و دیمەنە جۆراوجۆرەکانی نێو چیرۆکەکە دەکات، بەڵام گەر خوێنەر دەست بە لێوارەکانی ئاگاییەوە نەگرێ زۆر بە ئاسانی دەخزێتە نێو خەیاڵی نووسەر. ئەم ستایڵە لە نووسین نەک هەر پەسەندکراوە بەڵکو جێگای ستایشە. بە وشێکی تر نووسەر هاتووە تەواوی هێزی هونەری خۆی خستووەتە گەڕ لە پێناو ئامانجێکی دیاریکراو، ئەویش نیشاندانی دنیابینی چینایەتی و ناردنی پەیامی سیاسی هونەرە بۆ ئەو لەشکرە لە خوێنەر کە لە سەرەتای دەیە هەشتاکانی سەدەی ڕابردوو بەهۆی هەلومەرجی سەرکوتی سیاسی و نەبوونی ئازادی و بەرکەوسەکانی ماشینەکانی زیندان و گرتن و کوشتن و تەرحیل و تەبعیز و قەدەغەکردنی کولتور و بۆنەکان و هیتر و زۆر بە تایبەتیش لە شاری کەرکووک کە شوێنی لەجایەکبوون و نمایشی دەقەکەیە تینوانە چاوەڕوانی پەیامی شۆڕەژگەرانە بوون لە ئەدەب و هونەر. دەی هەشتاکان دەیە نووسینی و وڵاوکردنەوەی چەندین دەقی سیاسی بووین لە مێژوودا کە جارێکی تر مەحاڵە دووبارە ببێنەوە. عەبدوڵڵا ئەحمەد سادق لە ڕێگەی ئەم چیرۆکەوە لە یەک کاتدا هەم نمایشی توانای چیرۆکنووسی خۆیمان نیشان دەدات و هەمیش بۆچوون و تێڕوانینی چینایەتی خۆیمان پێدەناسێنێ. تێڕوانینی نووسەر لەسەر بنەمای جیاوازی چینایەتی و هەژاری و دۆڵەمەندی یان دروستتر بڵێن لەسەر بنەمای هەبوون و نەبوون بنیادناوە. ئەم نمایشە دنیابینی نووسەر دەتوانێت لە چەند گۆشەیەکی جیاجیاوە لێ بڕوانین و ڕەهەندە سیاسی و چینایەتیەکەی دەستنیشان بکەین. سەرزەمینی ئەم دەقە و بەپێچیەکەی لە هەڵبژاردننی ناوەڕۆکەوە سەرچاوە دەکرێن. نووسەر دەستی بۆ مەسەلەیەک بردووەکە بە یەکێک لە مەسەلە گرنگەکانی ژیان ئەژمار دەکرێت. چیرۆکنووس هاتووە جیاوازی چینایەتی نێوان ئینسانەکانی خستوەتە ژێر پرسیارەوە، ئەمە ئەو پاسەپۆرتەیە کە چیرۆکی تەنیا حەوت هەنگاو لە ئاستی پەسەندەوە بۆ ئاستی دڵخواز بەرز کردوێتەوە و کێربی کرێدیتی شۆڕەژگەریەتی نووسەری بردوێتە سەر. بەڵام ئایا نووسەر هاتووە لە سەنگەری خەباتی کرێکارانەوە یان باشتر بڵێن لەسەر بنەمای ململانێ نێوان کار و سەرمایەوە ئەوە جیاوازیانە بخاتە ژێر پرسیارەوە؟ بە دڵنیایەوە نەخێر. بەڵگەشمان ئەوەیە کە لە سەرتاپای چیرۆکەکە شتێک نییە ناوی خەباتی چینایەتی بێت و ئاسۆیەک نییە کە ئاسۆی سۆشیالیزم بێت. ئەم لەمپەڕە بۆ پەڕینەوە بەرەو شۆڕەژگەریەتی کە بە بۆچوونی من لە نائاگاهیەوە سەرچاوی گرتووە خاڵی لاوازی ئەو دنیابینینەیە کە هەوڵەدەم لە هەنگاوی داهاتوودا خەسڵەتەکانی بخەمەڕۆ.
ئەسڵەسەکانی دنیابینینی نووسەر. عەبدوڵڵا ئەحمەد سادقی چیرۆک نووس لە سەرەتای دەهێشتاکانی سەدەی ڕابردوو وەک هەر گەنجێکی ئەو سەردەما مەیلی فکری چەپ و لێکدانەوەی چینایەتی بۆ ژیان و کۆمەڵگە و دیاردەکانی هەبووە. ئەو لە ڕوانگەیەکی شۆڕژگێرانەوە هێڵە درامایەکانی نێو چیرۆکەکەی داڕشتووە و هەوڵێکی داوە لە هەر لەو سونگەیەوە پەیامی سیاسی چینایەتی خۆی بگەینێ. نووسەر جوان ئیشی لەسەر ماتریاڵەکانی دۆروبەر کردووە و هەر لە ڕێگەی ئەو ماتریاڵانەوە نووسەر لە پرسیارە گەورە و گرنگەکان نزیک دەبێتەوە. پرسیاری ئەوەی بۆ ئەمبەر ناڕێک و ناشرینە، بۆ ئەو بەرپاک و جوانە، ئەمبەر بۆ زۆزەخە و ئەو بەر بۆ بەهەشتا. کشانی ئەمبەر بۆ لە ناو زەحمەتیەکانی ژیان تووشی فەلاکەتباری بوون و کشانی ئەو بەرناسک و نازدارن. ئەم جیاوازیە بۆ هەیە کێ خوڵقاندوویەتی و کێ بەرپرسە لێ. بەڵام ئاشکرایە هونەر نایەت وەڵامی سیاسی ئەم پرسیارانە بداتەوە. هونەر تەنها ئاماژەکان نیشان دەدات و خوێنەر بە تایبەتی خوێنەری زیرەک دەبێ خۆی لە دووتووی دێر و ڕستەکان و پەرەگرافەکان هەم پرسیارەکان و هەم وەڵامەکانیش بدۆزێتەوە. کات سەرەتای دەهێشتاکانی سەدەی ڕابردووە چەند مانگێکە جەنگی کۆنەپەرستانەی نێوان عێراق و ئێران هەڵگیرساوە. خەڵک بە لێشاو بەرەوبەرەکانی جەنگ بەڕێدەخرێن. جگە لە ژنان و منداڵان و قوتابیان و کارمەندانی دەستگاکانی خزمەتگوزاری پەروەردە ئیتر تەواوی کۆمەڵگە سەربازە و خراوەتە ئامادە باشیەوە. شوێن لە ڕووبەری چیرۆکی تەنها حەوت هەنگا و گەڕەکی ڕەحیماوای شاری کەرکووکە و بە تایبەتی جادەی گشتی کەرکووک هەولێر. ئەم جادەیە ئەم گەڕەکەی کردووەتە دوو بەشەوە، بەشی باکووری جادەکە لە ڕەحیماوای کۆن و عەرەسەکە و تا دەگاتە گۆڕستانەکەی ڕەحیماوا درێژ دەبێتەوە، بەشی باشووریش لە خانووەکانی شەریکەی نەوت و مامۆستایان تا دەگات بە گردەکەی تەپە شۆڕ بووەتەوە. لە ڕووی هونەری تەلارسازیەوە بەشی باشوور خانووەکان جوانتر و گەڕەکەکان پاکتر بوون، چونکە لانی کەم زۆربەی ئەوانەی لەو گەڕەکانە دەژیان خۆی بوون و ئاگای کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیان لە ئاستێکی باشدا بوو بە بەراورد بە بەشی باکوور. ژمارە هەنگاوە گەورەکان تەنیا 4 هەنگاو بوو. 4 گەورە و 7 ئاسایی بەهەشت و دۆزەخ لێک دابڕنێ. لەگەڵ ماڵ و ئاوایکردنی دووە هەنگاو تیشکی ڕووناکی لە دەرگای تاریکی دەدات و خۆی دەکوتێتە ژوورەوە. جیهانی بەهەشت بەخێرهاتن لە تەماشاکەرانی پێشانگای شەقامە پاکەکانی دەکات. لە تابلۆکانی ئەوێدا وێنەی ئۆتۆمۆبیلی نایاب و خانووی جوان و شەقامی پاک و کچی ناسک و نازدار بەرچاوی تەماشاکەرانی دەکەوێت کە حەزی هونەرمەندی تابلۆکان لە چەند ڕەنگێکی نامۆ جیهانێکی وای هێناوەتە کایەوە. تەنیا 7 هەنگاو پێشانگای ئەو تابلۆ ڕێک و پێکانە لە جیهانی ئازار و تێکۆشان و جۆگە چڵپاوی گەورەتر لە خڕی خاسە لە یەک جووی دەکاتەوە لەم دیمەنەوە. یەکەم، نووسەر یان چیرۆکنووس لەم دەقە ئەدەبیەتدا هەڵگری تێڕوانینێکی چەپ بووە و هەر لەو دیدگا و دنیابینیەوە تەماشای ژیان و دیاردەکان و کۆمەڵگە و ئینسانی کردووە. بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە چیرۆکنووس حتمەن دەبێ کەسێکی مارکسیست یان سۆشیالیست خواست بوو بێ. نەخێر، ڕەنگە هەڵگری تێڕوانینی ناسیۆنال چەپی بوو بێ. ئەمە کێشەی ئێمە و خوێنەریش نییە. ئێمە تەنیا لە فەزا و ئەتمۆسفەری چیرۆکەکەەوە هەڵوێست و تێڕوانینی نووسەر دیاری دەکەین. دووهەم، خودی جیهانبینینەکە دنیایەکی شۆڕژگەرانە نییە و ڕوانگەی سۆشیالیستی یان مارکسیستی زاڵ نییە بەسەریدا، بەڵکو دنیابینینەکەی زیاتر پۆپۆلیستیە. چونکە نووسەر پێی وایە خەبات و تێکۆشان تەنیا لە نێو کۆخ و خانووە نزمەکاندا بوونی هەیە. تەنها 7 هەنگاو بکێشم و بگەڕێمەوە پێش سەدەیەک 7 هەنگاو ئەمگەێنێتە سادەی سروشت و سادەی مرۆڤ و ژیانی پڕچەرمەسەری و تێکۆشان، ئەو ژیانەیە کە لە سەرتاوە بۆم دانراوە و لێ ڕاهاتووم، ژیانی ڕەش و ڕووتایەتی.
نووسەر پێی وایە خانووەکانی سەر شقامە پاکەکان کچانی ناسک و نازدار، خوێنەوار و ڕۆشنبیر و مامۆستا و تەنانەت کرێکارانی کۆمپانیای نەوتیش شۆڕژگەریەتی و کار و چالاکی شۆڕژگەرانیان لێ ناوەشێتەوە. لە کاتێکدا کرێکارانی کۆمپانیای نەوت بەپێ مۆقعیەتی کارکردنیان کە شادەمار یابووری وڵات بەڕێوە دەبن، نەک هەر کاری شۆڕژگەرانیان لێ دەوەشێتەوە، بەڵکو گەر ئیرادە بکەن و بیانەوێ دەتوانن چرخی نظامی سرمایه‌داری لە عێراق ڕابگرن. وەک لە ساڵی 1946دا مێژووی خەباتی چینایەتی عێراقیان با مانگرتنی گاورباخی نەخشاند. لەلایەکی تریشەوە ڕابەری خەباتی چینایەتی جیهانی و ڕەمزیەتی خەباتی کۆمۆنیزم کارل مارکس خۆی کرێکار نەبووە و هەرگیز ڕۆژێک بەجلی کۆن و کرێکاریەوە نەچووە بۆ ئیشکردن و چەند پاوەندی بۆ جێنی هاوسەری و منداڵەکانی بەدەستوێنێت. بەڵکو مارکس ڕۆشنفکرێکی سەردەمەکەی خۆی بووە، بەڵام لە مۆقعیەتی چینایەتی کرێکاراندا بووە. بۆیە چیرۆکنووس نەیتوانیوە قامکی بخاتە سەر دەرد و مەینەسەکان و دەستنیشانکردنی ڕێگە چارەیەک گونجاو و ئەمەلی بۆ ئەو نەهامەتیانە. ئەویش نەک هەر لەبەر ئەوەی چیرۆکنووس لەو سەردەمە قوتابی زانکۆ بووە، بەڵکو لەبەر ئەوەی ئەو هۆشیاریە چینایەتیە کە دەبوو لەبەردەستی بێ لەبەردەستی نەبوو. سێهەم، چیرۆکنووس کێشەکان و واقعیەتەکان دەبینێ، بەڵام بە ناڕۆشنی لە هێزەکان و سەنگەرە چینایەتیەکان دەڕوانێ. ئەو هێزەکان و ململانەکان لەسەر بنچینەی دابەشبوونی جۆگرافیا دابەش دەکات، نەک لەسەر بنچینەی پەیوەندی نێوان کار و سەرمایە. چیرۆکنووس لە ڕاستیدا نەک هێزە واقعەکان و نە سەنگەرە چینایەتیەکانی نەبینیوە. هەر بۆیە بەشێک لە هێزی واقعی چینایەتی کرێکارانی عێراق و کوردستان بە بەرەکەی ئەو بەردەزانێ. ئەم ناحاڵیبوونە بەدەستی ئەنقەز نەخراوەتە ڕوو تا خۆڵ بکاتە چاوی خوێنەر و خەڵکی زەحمەتکێشی کوردستان، بەڵکو لە ڕێژەی ئاستی تێگەیشتنی نووسەرەوە سەرچاوی گرتووە. چوارەم، نووسەر بچووکترین دژەکردار لە ئاست ئەو واقعیە نانوێنێ و ئەمەش بەڵگەی ناشۆڕژگێربوونی تێڕوانینەکەیە. واتە نووسەر و حکایەتخان کە هەردووکیان یەکن، جگە لە گێڕانەوە و نیشاندانی جۆخێکی تایبەت بێ ئەوەی بچووکترین هەنگاو بنێ بۆ دەستکاریکردنی، کۆتایی با چیرۆکەکە دێنێ بەوەی کە دەگەڕێتەوە ئەمبەر و دەچێتە ناو هەلومەرجە دژوارەکەی ڕەش و ڕووتەکان. ئەمە جۆرێکە لە تەسلیمبوون بە واقع، تەسلیمبوون بە بێئێرادەیی و تەبلیغات و پڕۆپاگەندەی چینی بۆرژوازی لەوەی کە دەڵێ هەژاری و دۆڵەمەندی هەر لە ئەزەڵەوە بوونیان هەبووە و هەر هەیە. لێرەوە پەنان نەبردن بۆ کرزار و یاخیبوون، هەوڵنەدان بۆ گۆڕینی ئەو واقعە، نووسەر دەخاتە خانەی پاسیفیست بوونەوە. لە کاتێکدا نووسەر بە جدی هەوڵی داوە پاسیفیست نەبێ و لە ئاستی ڕووداوەکاندا بێت. لێرەوە دیسانەوە جەگەینە سەر ئەو شاڕیەی کە بڵێن جیهانبینی چیرۆکنووس لە هەوڵدان بۆ نیشاندانی جیاوازی چینایەتی نێوان ئینسانەکان جێ پشتیوانیە و لە هەمان کاتیشدا لە هەڵبژاردننی ماتەریاڵەکانی ئەو نیشاندانە نەیتوانیوە ئامانج بپێکێ و بگات بۆ مەبەستەی کە خۆی دەیەوێ. ئەدەب و پەیامی سیاسی. ئەدەب وەک چالاکیەکی فکری، ئینسان هەمیشە لە گۆشەنیگای بەرژەوەندی جیاوازەوە دێتە نمایشکردن. لە وەسەی کۆمەڵگەی مرۆڤایەتی دابەش بووە بەسەر دووچینی دژ بە یەک، شۆناسی ئەدەبیش لەسەر بنەمای ململانە نێوان ئەو دووچینە دێتە پێناسەکردن. بە واتێکی تر ئەدەبێک نییە غێرە چینایەتی بێت، چونکە لە کۆمەڵگەیەکدا کە ئێستا ئێمە بە ناچاری ژیانی تیادا بەسەر ئەبین و لەسەر ناکۆکی چینایەتی و دەسەڵاتی چینایەتی بنیادناوە، توانای دەربڕینی هەستە پەتیەمرۆیەکان سەبارەت بە پەیوەندیەکانی خۆمان بە کەسانی دیکەوە بەڕادەیەکی ئێکجارکەمە. لەم سەردەمی سەرمایەداریە کە ئەمڕۆ مۆرکی خۆی بە هەموو شتێکەوە ناوە، بە سەردەمی نووسینی چیرۆکیشەوە،
ئەدەب و هۆنەر یان سەرمایەداری بۆرژوازی یان کرێکاریە. بۆیە ئەو ئەدەبەی کە گوزارش لە واقعی خەبات و ململانەی چینایەتی کرێکاران دەکات لە دژی سەرمایەداران بە ئەدەبێکی شۆڕەشگەرانە دێتە ژمار. ماهیەتی ئەم ئەدەبە شۆڕەشگەرە هەڵگری جۆرێکە لە پەیام کە تێدەکۆشێ هۆشیاری چینایەتی خوێنەر یان کرێکاران و زەحمەتکێشان بەرێتە سەر. لە چیرۆکی تەنیا حەوت هەنگاو چیرۆکنووس هەوڵی داوە پەیامی ئەدەب بە شێوەیەکی هۆنەریانە بگەێنێ، بەڵام گرفسەکەی لەوەدایە نەیتوانیوە ئەو ئامانجە بپێکێ، چونکە ئەدەبی کرێکاری پارێزەری بەرژەوەندی کرێکارە هەوڵی ژەداد لەژێر سێبەری خەباتی کرێکاری لەسەر ئەو ئایکۆنانە کار بکات کە ڕۆڵیان هەیە لە بردنە پێشەوەی خەباتی چینایەتی. چیرۆکنووس ویستوویەتی بەشداربوونی کارای خۆی لە بزوستنەوەی ڕادیکاڵیزمی کۆمەڵگەی کوردستان لە ڕێگەی نووسینەوە بباتە پێشەوە. ئەم دەقەش جوانترین گەواهەیە لەسەر ئەو بەشداریەی عەبدوڵڵا ئەحمەد سادقی چیرۆکنووس. چیرۆکنووس تێکۆشەوە باسی ناداتپەروەری بکات، باسی جیاوازی نێوان ئینسانەکان بکات، باسی دوو دنیای تاریک و ڕووناک بکات کە هەردووکیان لەسەر یەک سەرزەمین بوونیان هەیە. بەڵام جێداخە چیرۆکنووس بێ ئەوەی لە ماناکانی دادپەروەری و خەبات و تێکۆشان و شۆڕەش لە تێڕوانینی چینایەتی کرێکارانەوە گەیشت بێ و کارە کردووە. ئەمەش ئەو ئاریشەیەیە کە لە گەیاندنی پەیامی سیاسی دەخەکە هەست پێ دەکرێت. ئەم چیرۆکە لە ڕاستای هەڵسەنگاندنێکی بابەتیانەوە دەتوانین بڵین کە هەوڵێکە لە پێناو فراهەمکردنی زەمینەی پرسیارکردن لەسەر نەعەداڵەتیەکانی نێو کۆمەڵگە و ژیان. هەوڵێکە بۆ نیشاندانی ڕووی دزیوی ژیانێک کە سەرمایەداری بۆی بەرهەم هێناوین، بەڵام نەیتوانیوە بە ڕۆشنی و بە قوڵی ڕوو بچێتە نێو بابەتەکەی، بە واتاکی تر نەیتوانیوە پەنجە بخاتە سەر ئەسڵی بابەتەکە. دەربارەی فۆرم و زمان لە تەنها حەوت هەنگاودا حکایەتخان کەسی یەکەمی تاکە کە لە ڕێگەی وتوێژ لەگەڵ خۆیدا مۆنۆلۆگ لە شوێنکاتی ڕووداوەکان بە هۆکاری ژمارە کارەکتەر وەک حکایەتخان و فەریاد، کاروان، ڕزگار گزنگ کە بوونی ئەو کارەکتەرانە نەیتوانیوە ئیزافەیەکی گرنگ بخاتە سەر دەخەکە. فەنتەزیاش هۆکارێکە کە حکایەتخان بەهۆیەوە دەچێتە جەرەوەی جۆغزی خەیاڵی و دێتە ژوورەوە. واتە خەیاڵ ڕۆڵێکی گرنگ و بایەختار دەگێڕێ لە چیرۆکەکە، چونکە چنینی ڕووداوەکان بە جۆرێکە بواری کەمی بۆ خوێنەر هێشتوێتەوە بەشداری ڕووداوەکان بکات. هەرچی زمانیشە کە ئەو چیرۆکەی پێنووسراوە زمانێکی ڕەوان و کوردیەکی پەتی سادە و جوانە. لە ڕووی ڕێنووسیشەوە هەرچەندە گۆڤاری کاروان خۆلی یەکەم تا ئاستێک پێڕەوی لە ڕێنووسی کۆڕی زانیاری کورد کرد، بەڵام بە وردبوونەوە لە ڕێنووسی ئەم چیرۆکە دەبینی هەڵەی ڕێنووسی زۆر کەمتیایە و بە بەراورد بەو سەردەما سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو زۆر لە پێش بووە و تەنانەت دەتوانین بڵێم کە ڕێنووسی چیرۆکی تەنیا حەوت هەنگاو لە ڕێنووسی زۆربەی نووسەرانی ئەمڕۆ دروستتر و چنینی زمانەکەشی جوان و کوردیەکەشی ڕەوانترە. ئەنجام چیرۆکی تەنیا حەوت هەنگاو هەوڵێکی جوان و سەرکەوتووی چیرۆکنووسی کۆچکردو عەبدوڵڵا ئەحمەد سادقە کە لە نێو واقعی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی شارێکی پیشەسازی وەکو کەرکووک ویستوویەتی با تێڕوانینێکی چینایەتیەوە لە کێشەی گەورەی جیاوازی چینایەتی بدوێ و لە ڕێگەی تەوزیفی شوێنەوە و بە هۆنەرێکی جوانەوە لە پایەکانی هەڵکشان بەرەو داهێنان نزیک بووەتەوە. چیرۆکنووس ورد لەسەر پەیامی سیاسی چینایەتی چیرۆکەکە ئیشی کردووە، گەرچی بەهۆی ناڕۆشنی و نەبوونی ئاگایی تەواو لەسەر بنەماکانی خەباتی چینایەتی نێوان کرێکاران و بۆرژوازی و تێنەگەیشتنی ورد لە نیزامی سەرمایەداری نەیتوانیوە پەیامێکی ڕۆشن بگەێنێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە هەوڵێکی سەرکەوتوو دادەنرێ لە پانتای ئەو بزووسنەوە ئەدیبیەی سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو
کە بە گەڕان بەنێو ئەو بزووسنەوەیە و مێژوەکەیدا ڕەنگە ئەو بەرهەمانەی لە ئاسەم چیرۆکەن لە پەنجەکانی دەست تێپەڕ نەکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، لەم بەشە لە بەرنامەکەماندا شعرێکتان پێشکەشەکەم لە ژێر ناونیشانی سەدەیەکە شۆڕشێکم لە نێو خۆمدا هەڵگرتووە لە نووسینی عەبدوڵڵا سلێمان مەشخەڵ کە بۆ یادی 100 ساڵەی بەرپاپوونی شۆڕشی ئۆکتۆبری مەزن ئەم شارەیە نووسیوە. سەدەیە کە ئەگێڕمەوە چیرۆکی کەوتن و هەستانم، سەدەیە کە لە نێو زەریای تەنیاییدا هاوپشتیم و کانیاوم بۆ وزەی خەبات و کەستانم، سەدەیە کە هاواری بەرزم لەسەر زار هێزی ئەژنۆم بۆ هەنگاوی چارە نووسسازی کرێکار، سەدەیە کە من مێلۆدی گۆرانیەکەم بەسەر لێوی زنارەوە، گڤەیەکم لەسەر سینە و بە بەرۆکی کەنارەوە، لە پێدەشت بێ یان لەسەر چیا ئاڵایەکم لەسەر دوندی خەباتی سوور دەڕوانمە چوارگۆشەی تاریکی دنیا، ورد دەبمەوە لەو پەرژوەی کۆی لەتی کرد بە ئەفسانە، لەو تیشکە جوانانەی سینەی سەردەم کە هەناسەی تیا تاسانە، سەربردم باڵندەیە کە لە ئاسمانی ژیانی چەوساوە نەبێ لێک ناداباڵ، من ئەو دۆسیە دانەخراوەم هیچ خەونێکم نانێمە چاڵ، سەدەیە کە برێنێکم سەر دەکێشم بە حەوشە و ناوماڵی یەکیەکی کارگەران، دەبمە باسی سەرسفرە و نان، ئەو موتیڤەم هەر دەچمە لای لێنین و دەبمە کتێبی لە خەندا، دەبمە ئاوێنەی هەتا و ئەو ئاسۆیەی کە ڕزگاری پێوە بەندە، سەدەیە کە من بە پێوەم بازووم وەک جاران بە گوڕە بۆ تینویەتی دەمی ژیان، ڕۆحم لێزمە بارانێکە و زۆر بەخوڕە، سەدەیە کە مژدەی پێچراوم لە هیوا، تروسکەی ئەو چلچرایم تاریکی تار دەکات لە لووتکە و لە شێوە، سەدەیە کە پەنجەرە هیچ تاسەیەکم نەبینیوە ئاونگی ڕزگاربوون نەیەتە سەردیدا، سەدەیە کە شعرێکی ئەبەسکراوم وشەکانم هەتوانن بۆ زامی ژیانی ئینسانی ستەمدیدا، کە گوڵێک لە ئینجانەی هەوینی خەباتی چینایەتی کرێکاران دێتەوەرین، من تووڕەئیم سەر دەکا و دەبێتە لافاوی ڕق و نەعرەتەم دەنگ دەداتەوە بە پانتایی دنیای بەرین، سەدەیە کە بوومە بە چاو، بوومە بە خەون، بە کتێب و بە هەتا و تروسکەی هیوام بەخشیەوە تاکو و ژیان جوانتر بێ، تازاری ئازادی بێترس ڕەوانتر بێ، سەدەیە کە دەریای فرمیسکی چاوەڕوانی و بێکەسی، حەمامێک لە خوێنی جەنگ و شارێک لە گۆڕستان بوون بە ناسنامەی سەفەرم، ڕێگاکانیان لێ قفڵدام، تروسکەی چاوانیان بردم، خۆزگەکانی دڵیان دزیم، دایان بەدەم ڕەشەپای ڕەشی خۆیان و قەت نەمردم، سەدەیە کە پرجووی بوونم بەهارێکی نوێیە بۆ ژین، هەرچی ڕۆژە دادەگیرسم گڕم بەردەدەم لە تاوان، هەتا ئینسان هەموو یەکسان وەک یەک بژین، سەدەیە کە ژریوەی باڵندەی ئومێدێکم، گەورە سێبەری ژێر کەپری هاوینم بۆ بازووی کرێکارانی جەربەزە، سەدەیە کە سەدای سرود و هاواری یاخیبوونم لەلا بەرزە، لە هەناوی ڕۆژەکان تەمی سەرشۆستە و کارڕێژی کارخانەی لێوار شارانم، لێزمەی بەهێزی بارانم، سەدەیە کە من لە بۆتەی باوەڕێکدا دەتوێوەمە کە بەر لەوەی بەرپا ببم نەبوو هێندە دەنگ و باسی، لە ژینێکدا چاوم پشکوت کە ئاسمانی لێوان لێوە لە غەدر و زۆڵم و کەساسی، ئەمێستاکەش پەپولەی پێکەنینی خۆم لەسەر گۆڵی لێوی مناڵی کرێکار ناگۆڕمەوە بە لێشاوێک قاقا و کێوێک لە زەردەخەنەی ژێردەستی، ماچی نەشمێلێکی ئاڵای سوور بە دەستی سەرجادەکان دەکەم بە تابلۆی پڕ عەشقی شاری جوانی و خۆشەویستی، سەدەیەک کە پەڵەی هەورم دوند و سەرلووتکەی خەباتی چەوساوەکانم گرتووە، لە ئاسمانە بەرزەکانی تێکۆشانە بە سەدان خۆزگەی جوان جوانم بۆ نێو باخچەی دڵی ئینسان داگرتووە، بە پردی مەحاڵە سەرکەوتم و نەکەوتم،
بووم بە دار و بووم بە ئاو و بووم بە لافاو بووم بە خەون و دڵنیایی وەکو ڕووبار لرفەم دەهات ڕام دە ماڵی ستەم و غەدر و تەنیایی شەقامەکانم ماڵی کرد شەپۆلی هەستانێکی مەزنم دایەشان هەر بۆوەی ئازاد و یەکسان بین تەمەن و ژیانم بەخشیە خەبات و تێکۆشان. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرە ئینتەرنێت دەست بێرم.